بابەتی کۆچ ناو بەناوە گۆڕێ لە شوێنەوە بۆ شوێن لە کاتەوە بۆ کاتە گۆڕێ بە پێی قەیران بە پێی بارودۆخ ئەکرێ ژمارەکە زیاد بکات و کەم بکات، ینی ئەمە بۆ ناوەندە جوگرافیەکانیش هەر بە و شێوەیە ڕاستە. بۆ نمونە ڕەنگە لە قۆناغێکە کۆچ لە شاری کەرکووکەوە زیاتر بێ لە قۆناغێکی ترە لە شاری هەولێر لە شاری سلێمانی. لە ئێستاە کۆچەکە ئەوەی کە تێبینێکرێ لە شاری دهۆک و هەولێر زۆر زیادی کردووە، بە ڕێژێکی زۆر بەرچاو بە تایبەتی لە شاری دهۆک زیادی کردووە. تەمەنەما ئەم قسانێکی ئەکرێ بەپێی داتا و ژمارەیە، بەپێی ئەو ژمارە و کەسانی کە تەقدیمی ڤیزای وڵاتی تورکیایان کردووە لە کۆنسوڵخانەی هەولێرەوە و هەروەها ئەو کەسانی کە ئەسنە وڵاتان و دواتر مەلەفەکانیان بۆ ئێمە گەڕێتەوە بەمانەیە ئێمە ئازانین ئەمانە خەڵکی شوێن و لە شێوە کۆچیان کردووە. ئەتوانم بڵێم هۆکاری سەرەکی کۆچکردن بێهیواییە لە ئێستاە. لەم قۆناغی ئێستاە گەورەترین بێهیوایی لە هەرێمی کوردستانە بڵاو بۆتەوە بەهۆی خراپی بارودۆخی ئابووری و خراپی بارودۆخی سیاسیەوەکە توانیوێتی ڕێگریەکی زۆر بۆ خەڵک دروست بکە. دیارە ئەم بێهیواییەش بەهۆی ئەوەوە کە وازحە لە شاری سلێمانی تا ڕادەیەک خەڵک دەتوانێت لانی کەم ئازارەکانی خۆی دەرببڕێ، بەڵام لە شارەکانی تر ڕێگری لەوەش ئەکرێ. هۆکارەکە ئەمەیەکە لە ئێستاە ئەو لەو دوو شارەوە ژمارەی کۆچ زیادی کردو بەداخەوە. هۆکارەکان زۆرن وەکوەوەی کە ئاشکرا بووە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە بە لێ شاوگەنجان لە وڵات هاڕۆن ئەو هێزێکە هێزێکی گەورەی گۆڕانکاریە لە هەر کۆمەلگایەکە بەڕاستی بەداخەوە ئەڕۆن. ئەسباب زۆر بووە. یەکێک لە ئەسبابە زۆر گەورەکان جەنگ بووە بەڕاستی لە دوایەوەی کە ئەم حاڵەتی زۆر بە بەردەوامی ئێستاش ئەمە دووبارە ئابێتەوە. جەنگ یەکێکە لە هۆکارە ئەساسیەکانی، چونکە جەنگ لە هەر شوێنێک هەبوو نائارامی هەبێ، کە نائارامی هەبوو مرۆڤ بە سروشتی خۆی گەڕێ بە دوای ئارامیە. یعنی گەنجیش تاقەیەکە دنیا ئەبینێ، ئێستا دنیا لە بەردەمیا کراوەتەوانێ و ئەبینێ لە شوێن و جێگایەکی تر مەکانێکی تر جێگایەکی تر هەیە بۆ خۆشگوزەرانی بۆ هیچ نەبێ بۆی بتوانێت ئیسپاتی ذاتی خۆی کاتیایە. یعنی لە کاتێکا لە جێگایەکە لە شوێنێکە لە جوگرافیایەکە ژیکە کەمترین پێداویستیەکان و حاجەکانی ئینسانی تیا دابین نەکراوە و ئەمیش خواستێکی گەورەی هەیە. ئەمە یەکێکە لە دەرئەنجامە زۆر خەتەرەکانی کە وای لە گەنج کردووە بێ ئومێد بێت، وای لە گەنج کردووە کە قەناعەتی بەوە نەبێ گۆڕانکاری دروست ببێ لەم کۆمەڵگایە، چونکە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە بینین قۆڕەخکاریەکی گەورەی سیاسی هەیە لە وڵاتەیە. یعنی حزب دەسەڵاتی و هەژمونی بەسەر بچووکترین کای کۆمەڵایەتی لەم کۆمەڵگایە سەپاندووە. لە هەموو جێ لە باڵاترینەوە تاوەکو خواردترین ئاستەکان حزب ڕۆڵی زۆر ترسناکی بینیوە. یعنی بە هەدەف و بەرنامەش بەڕاستی وای کردووە کە گەنجێک دروست ببێ سەرنجام گەنجێکی ناکام بێ، بێ ئومێد بێ، بێ بەرنامە بێ، بێ خەون بێ، بێ ئیرادە بێ. یعنی بێ سەبەب نییە تۆ گەنجێک ئێستا بینی ئینتیمای مەسەلەن بۆ وڵاتی نییە. لە کاتێکا کە لە ڕۆژگارێکی ئامان بینی خەڵک گیانی خۆی و کەسوکاری و خانەوادەکەی فیداکرد لە بەرخاتری تۆزە بستی. ئێستا ئەوە یعنی ئەم پیرۆزیشیان تێکگات، تێکیان شکان، ناشرینیان کرد، حەچی بەها هەبوو لەم کۆمەڵگایە هەمویان تێکشکان. بەڕاستی سەرنجام ئیتر تۆ گەنجێکت بۆ دروست بووە بەس ئێوێ ڕاکە لێرە دەرچێت قوتار ببێ، لە هەر شوێنێک بێت پێی وایە هەر جێگایەک بدۆزێتەوانێ. ئەگەر لێرە شینتر بێت بەس دەرباز ببێ بڕوا، پێی وایە ئەگەر ئەم دیوەم سنوورەی بڕی ئەم جوگرافیایی بڕی ئیتر شوێنێکی دەستەکەوێ بۆ ئارامی. خراپتر لەم بارودۆخاوەی تر کۆمەلگای وا بەرەو کۆمەلگایەکە ڕۆین، بەرەو بارودۆخێکە ڕۆین، کۆمەلگایەکی ئێجگار بێدەنگ دروست بووە. چکە تۆ هێزێکت هەیە، هێزی گۆڕانکاریە، ئەم هێزە ڕاکە. ئەکێ گۆڕانکاریت بۆ دروستکە؟ پیرەکان دروستیکەن؟ نە پیرەکە نەتوانای ماوە نە ئیرادەی ماوە. ناتوانێت ئەوەی کە هەڵسوڕێنەر و داینەمەی گۆڕانکاری کۆمەلگایە گەنجە. ئەم گەنجەش وای لێکراوە پەل و پۆی تێکشکێنراوە. باش کە پەل و پۆی تێکشکێنرا ڕاکە ئەڕوات. ئێمە لە جوگرافیایەکە ژین، ئەم دەسەڵاتە، ئەم دەسەڵاتی زۆنی سەوز و زەردە هەموو کایەکانیان داگیر کردووە. چۆن پێت وایە گەنجێکی دهۆکی و هەولێری معاناتی نێوەکو گەنجێکی سلێمانی؟ نەخێر هەیەی و بەس یعنی بە شێوازێک کۆنتڕۆڵ کراوە، بە شێوازێک ئەم دەسەڵاتە سیاسیە لەوێ ئیستیبدادێکی جۆری بەرپا کردووە کە هیچ مەجالێکی نێشتۆتەوە بۆ ئەمە. لەبەرەوە پێت بەلاتەوە ئاسایی بێکە ڕابکە بڕوات.